لێرەکانی هەفتەی حوتەمی خولی پلەیەکی عێراق لە کۆمەڵی یەکەم برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری گازی باکووری شاری کەرکووکی کرد. لانیوە یەکەم یارزانانی هەردوویانە هەوڵی گۆڵ تۆمارکردنیان دەدا، بەڵام هەوڵەکانی برایەتی تا ڕادەیەک لاواز بوو بۆ هەژاندنی تۆڕی گۆڵی میوان. لە بەرامبەردا گازی باکوور لە چەند دەرفەتێک نزیک بوو بربەستی یەکسانی بشتێنێت، بەڵام ڕۆند ئەجیلی گۆڵپارێز ئازایەنە تۆپەکانی دوور دەخستەوە. لانیوەی دووەم بە فشارەکانی یارزانانی برایەتی بۆ سەر گۆڵی گازی باکوور دەستی پێکردەوە. یانەی میوانیشکاردانەوەی بۆ هێرشەکان هەبوو لە خولە چێشتاود و ئیدری سونەر تۆپێکی ئاراستەی نێوهێڵی سزای برایەتی کرد، بەڵام تۆپەکە چوە نێو گۆڵەوە گازی باکوور بەم گۆڵە پێشکەوت. یاریەکەش هەر بەم تاکە گۆڵەوە لە بەرژەوەندی گازی باکوور بە کۆتە هات. زۆر سپاس بۆ خۆم ڕتوانیمان بەرینەوە، بەڕاستی یاریەکی گرنگ بوو بۆ ئێمە دەبا بمان بردات چونکە پێنج خەسارەمان کردبوو. الحەمدلله ئەمڕۆ بردمانەوە توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. بەتاکید گازی باکوور خۆی تیپێکی زۆر باش، یعنی نازەم ئەنجامەکانیان بۆ خراپ، ڕەنگە لەوانێ باری دارایان خراپیان نازەم زروفێکی تایبەت بۆ خۆیانەوێ، بەڵام برایەتیش زروفی لە هەموویانەکان خراپترە چونکە زۆر ماندووە، دوو پێکاتی جیاوازی بەشداری لە دوو خولی جیاواز کردووە، دوای پێکاتی یانی برایەتی سێ چوار یاریزانی گەورەیە تۆزە خیبرانەیە، ئەگەر ناباقەکەی هەموو یاریزانی لاو ئەزمونیان زۆر کەمە بە تایبەتی لە خولی پلەیکی عێراقی. پێم وایە ئەنجامەکان زۆر خراپن، بەڵام ئەگەر خولی نایبێ کوردستان تەواو بێ ئەو یاریزانانە بگەڕێنەوە بە دڵنیایەوەی برایەتی ئەنجامی باشتر بەدەستدێنێت. بەمەنجامە گازی باکوور بە یەکەم سەرکەوتن لە خولەکە ئاشنا بوو، بووە خاوەنی 4 خاڵ و برایەتیش خاوەنی 6 خاڵە و هەردوویانە لە پلەکانی کۆتایی ڕیزبەندیدان و لە یاریەکانی داهاتوو هەوڵی مانەوە لە خولەکە دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.